هەواڵی کوشتن و بڕین کۆتایی هات. ئەوە نەما بە مایکێکەوە بچیتە بەردەم خاوەن پرسە و بڵیت هەستت چۆنە؟ فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە مەودووە ڕێگە بە هیچ کەناڵ و پەڕیتۆڕی کۆمەڵایەتی نادرێت دیمەن و ڤیدۆی ڕووداوی تاوان و تۆمەتباران و شوێن و کاتی تاوانەکان بڵاو بکەنەوە و ڕووماڵی بکەن. دەژڵێت گرتنەبەری ئەم ڕێکارە بۆ پاراستنی ڕێڕەوی لێکۆڵینەوە یاساییەکانە و ڕووماڵی تاوان قەدەغەت دەکرێت. ئەم بڕیارەش لەسەر بنەمای گشتاندنێکی سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران کراوە کە ئاراستەی گشت وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەت کراوە. خودی گشتاندنەکەش لەسەر بنەمای داواکاریەکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ بووە. دەستەکە داوای کردووە بۆ پاراستنی ڕێڕەوی لێکۆڵینەوە و لایەنی دەرونی کۆمەڵایەتی ژیانی خەڵکو و نەقۆستنەوەی ڕووداوەکان بۆ دووبەرەکی سیاسی و کۆمەڵایەتی ڕێگە نەدرێت ڕووماڵی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی تاوان و تۆمەتباران بکرێت.